لەگەڵ بەڕێز عەبدوڵڵا حیجاب شوڕڤەکارێ سیاسی و شارەزای نێودەوڵەتی لە ئۆسلۆیە نەرویج وێ گوتوبێژێکی بکەین. بەڕێز عەبدوڵڵا شەو باش و بخێراتیش بۆ کوردستان 24. بەڕێز حیجابم کاتت باش، سپاس کە لەگەڵ کوردستان 24 پەیوەست بە دۆخی غەزە ئەوەی کە ئێستا گرنگەوە سەرنجی لایەنە شەڕکەرەکان و کۆمەڵگەی نێودەوڵەتی بۆ لای خۆی ڕاکێشاوە ململانەی نێوان ئێران و ئەمریکایە. لا دواترین لێدوانی داوەزیری دەرەوەی ئیسرائیل دەڵێت ئێران وڵاتی دەرەجە یەکە بۆ پارەدارکردنی ترۆر و ئەم شەڕەی کە ئێستا هەیە ئێران هەڵیگیرساندووە. پێتان وایە ئێران لەکوێی ئەم شەڕە گەورەیە کە ئێستا ناوچەکەی گرتوتەوە؟ ئێران ئەکەری سەرەکەیە لە ئەو ئاژاوە و کێشانەی کە بۆ ئیسرائیل و بۆ وڵاتهای ناوچە دروست دەکرن و هەم ئیسرائیلەکان هەم ئەمریکاوە هەم بەگشتی کۆمەڵگەی ناونەتەوەی دەزانێت کە ئێران قامکی هەیە لە هەموو ئەو حرەکەتانەدا. بەڵام ئەوەی کە ئێستا بە شێوەی ڕاستەوخۆ بەشدار نییە یا ئەوەی کە وا دەنوێنێت کە بە شێوەی ڕاستەوخۆ بەشدار نییە، زیاتر بۆ ئەوەیە کە زەفتی ڕاستەوخۆی بۆ نەیە، زیاتر بۆ ئەوەیە کە لەگەڵ ئەمریکا یا لەگەڵ وڵاتانەی کە پشتیوانی ئیسرائیل دەکەن بە شێوەی ڕاستەوخۆ تووشی شەڕ نەبێت. دەنا زۆر شارەوە نییە کە ئێران هەم لەباری چاکوچۆڵەوە هەم لەباری ئیمکاناتی داراییەوە هەم لەباری لۆجستیکیەوە ئەو وڵاتی سەرەکەیە کە پشتیوانی دەکات لە هەم حزبەڵا و هەمیش لە حەماس. زۆر باشە. بەڕێز حیجاب شەڕی غەزە و یامخۆ بڵێن چەکدارانی حەماس لەگەر سوپای ئیسرائیل بوویتە ڕۆژەوێکی جیهانی، ئەنی هەموو جیهان فۆکسی لەسەر ئەم شەڕەیە. پێت وایە کە جەنابتان ئێستا لە ئەوڕۆپان لە یەکێک لە وڵاتە ئەوڕۆپیەکان، ئەنی پێتان وایە ئێستا یەکدەنگی وڵاتانی ئەوڕۆپی هەیە بەرامبەر بە ئەم شەڕە، بەرامبەر بە ئالۆزیەکان؟ پشتێک و حەماس ئێرشی سەر ئیسرائیل کرد بە ئەوەیەکی گشتی هەم ڕایە گشتی هەم وڵاتە ئەوروپایی پشتیبانی لە ئیسرائیلی کردن و مافی ئیسرائیلی بەکو مافێکی مەشروع دانە حەسباندنێک و خەڵکی خۆی سیڤیل دەپارێزە. لێ بەردەوامیە شەڕ و هێرشێن تند هێرشێن بێژن بەلبەلاوە ئیسرائیلێک و گەلێک سیڤیل کردنە قوربانی بوونە هەگەر و ڕایە گشتی هەندێکی بێگوهارتنێ بەتایبەت ڕێخستنên civaka sivîl nebe hêndêranek ku piştîwaniya li siyaseta İsraîlê li hember Xezê bikin. Lê welatên Ewropayî bitaybet Fransa, Alman û Brîtanya ew hevdengin li gel İsraîl û gel siyaseta İsraîlê û gel siyaseta Amerîkayê ku piştgiriya İsraîlê. Li ser vê esasê niha em dibînin şer çend berdewam be hin zêdetir raya giştî li hember İsraîlê disekine. باشە. زۆربەی نیگەرانیەکانی کۆمەڵگەی نێودەوڵەتی لەوەیە لەگەڵ بەردەوامبوونی ئەم شەڕە و تێوەگرانی لایەنە توندڕەوەشیعەکان کە خۆیان بەبەرەی مقاومە ناساندووە لە شەڕەکە پریشکی ئاگری ئەم شەڕە بەر وڵاتانی دیکەش بکەوێت. پێتان وایە ئەگەرەکان چین لە داهاتوودا بەرفراوانبوونی شەڕەکە کوێ دەگرێتەوە؟ وڵاتەکان نە ئەمریکا و نە ئێران نایەنەوە بە شێوەی ڕاستەوخۆ تووشی شەڕبوون. ئیسرائیل ئەوەی بەخوازانجی خۆی بڵێن بەخوازانجی خۆی بزانێت کە بە ئەوەی زەربەیەک لە ئێران بدە، چونکە ئەگەر بێ و ببێتە شەڕی ناودەوڵەتی ببێتە شەڕی دەوڵەتەکان بێگومان دەوڵەتە بەهێزەکان ئەو وڵاتانن کە پشتیوانی ئیسرائیل دەکەن و ئەمریکا بەتایبەت لەبەری ئیمکاناتی سەربازیەوە بۆ شەڕی لەگەڵ دەوڵەتەکان ئامادەیی زیاتری هەیە. بەڵام بۆ شەڕ لەگەڵ گروپە نیابەتیەکان یان گروپانەی کە بڵێن پرۆکسیە وڵاتانن پرۆکسی ئێرانن هەندێک زەحمەت دەبێت لەبەر ئەوەی کە وڵاتانە یا بڵێن ئەو گروپە چەکدارانە گروپی بڵێن ئەرتشێکی ڕێکخراو نییە کە بە پێی پیوان و بە پێی پلانی سەربازی شەڕ بکەن. ئەمانە زیاتر بە ڕێکخراوی چریکی و ڕێکخراوی بڵێن دەربەی ئەرتشە فەرمیەکان کار دەکەن و لەو ڕوانگەوێ شکاندنی ئەوە هەندێک زەحمەتترە تا شکاندنی دەوڵەتێک. ئەوەی کە دیارە ئەوەی کە بڵێن چ بە شێوەی ڕاگەیەندرا و چ بە شێوەی ڕانەگەیەندرا بەڵام لە چارچێوەی دیپلۆماتیک و شرۆڤەی بڵێن ڕەوشی منتەقەدا دەردەکەوێ وەوێ دەچێت کە نە ئەمریکا بێوێ بە شێوەی ڕاستەوخۆ ئێستا لەگەڵ ئێران تووشی شەڕ بێ و لەو ڕەوانگەوە ڕێگا نەدا کە ئیسرائیل هێرشی سەر ئێران بکە و نە ئێران بەرژەوەندی خۆی لەوەدا دەبینێت کە ئێستا بە شێوەی ڕاستەوخۆ لە شەڕ بگلێ. ئەوەی کە دەبینین ئەوەی کە زۆر وێدەچێ ئەوەیە کە حەزبەڵا و ڕێکخراوەکانی دیکەش لانی کەم لە قۆناغی ئێستادا بە شێوەی ڕاستەوخۆ بە شێوەیەکی بەرین هێرش نەکەن، بەڵام سەرێشەیەک بۆ ئیسرائیل دروست بکەن بۆ ئەوەی کە ئیسرائیل
هەر نیگەرانیەکانی هەبن نیگەرانی ئەوەی هەبێ کە نەتوانێت هەموو هێزەکەی خۆی لە بەرامبەر حەماسە بەکاربێنێ. باشە بەڕێز عەبدوڵڵا بەشێک ji welatên Ewropî digel Emerîka hevdengin li ser piştgirîkirina İsraîlê dibêjin mafê İsraîlê ku bergiriyê ji xwe biketin. Pirsiyar ev ye serketina İsraîlê li ser Xezayê yan bijin çekdarên Hemasê. Çi qazancek ji bo Emerîka welatên Rojava taybet welatên Ewropî dibîtin evên ku piştevanê İsraîlê dikin? Mesela ئەوەیە کە بەرژەوەندیên ئەمریکا و بەرژەوەندی ئیسرائیل و بەرژەوەندی هەندێک وڵاتên ئەوروپایی لەگەڵ ئیسرائیلê هەوتەری بن لەسەر ڕێچکێکی دەچنە پێش لەسەر بنگەهێژی نەمانە حەماسê dikare alîkar be bûna hindekî ewlekariya İsraîlê hinekî bihêztir be di heman demê de jî birêveberiya xweser ya Filistînî bikar be dubare vegere Xezeyê û bikar be berpirs be li hember kiryanê xwe de. Pirskirêka serekê ew ê ku Hemas û rêxistinên ku derbê mesuliyetên rêxistinê ve ku Hemasê li hember kiryanê xwe li hember kiryanê endamê xwe berpirsiya dinin û li hember civaka navneteweyî jî bi awayekî berpirsiyariyane tew nagerin. Sîstema xeberewebera Filistînê bi awayî kêmzêde ve ku dewletekê kartike berpirs e li hember kiryanê xwe de. Lew maşî welatên Ewropayî û Amerîka û welatên ku berjewendî li herêmê heyî hemêşa tercih wan ya yekî ew bûye ku bi alîkê re danistandinê bikin ku berpirsiyetiya wê zêdetir be û bikar be li hember kiryarê xwe li hember rabirdinuşna xelkê ku li jêr desthilatê wan de ye bi awayekî bersivê bide ku ew bersiva li gel pîvanên navneteweyî îro hew bikire. بەڵێ بەڕێز حجاب تا ئێستا حەوت جار ئەنجومەنی یاسایشی نێودەوڵەتی کۆبۆتەوە پەرلەمانی ئەوروپا دانیشتنی کردووە لوتکەی وڵاتانی عەرەبی بەڕێوە چووە بەڵام بۆچوونێکی یەکدەست لەبارەی پرسی ئیسرائیل و کۆتایهێنان بە شەڕی غەزە نییە. پێتان وایە وڵاتانی ئەوروپا ئەمریکا و وڵاتانی عەرەبی هاوبۆچوون و هاوڕان لەسەر ئەم بابەتە وایە بە چه ئاراستەیەکدا دابەش بوون بەسەر چه جەمسەرێکدا دابەش بوون لەم بارەوە؟ ئەوەی دیارە هەموو وڵاتەکان و ئەمریکاشی لەگەڵ نیگەرانی ئەو بارودۆخە نائاساییان کە لە غەزە هاتوتە پێشەوە بەتایبەت کوژرانی ئەو ڕێژە زۆرە خەڵکی سیڤیل هەموو وڵاتێک نیگەران دەکە هەموو وڵاتێک دڵگران دەکە لەسەر ئەو ئەساسە پێم وایە هەموو شتێک بەرەو ئەو ئاپارە دەچێت کە هەموو وڵاتەکان هەودەک بن بۆ ئەوەی کە هەم ڕێڕەوێکی مرۆیی دروست بێ بە هەمیش هەوڵ بدرێت کە لە هێرشی ئیسرائیلدا سیڤیلەکان کەمتر زەرر ببینن لەوەی کە ئێستا بینیویانە. بەڵام ئەوەی کە هەودەنگ بن لەگەڵ ئەوەی کە فشار بۆ ئیسرائیل بێن و ئەو شەڕە ڕابواستنێ لەوێدا بۆچوونی جیاوازن یەکێتی ئەوروپا لەناو خۆشیدا هەودەنگ نییە کە بە شێوەیەک دانستاندن بکات لەگەڵ سیاسەتەی ئێستای ئیسرائیل. هەمویان پێیان وایە کە مافی مەشروعی ئیسرائیلە کە دەفاع لە خۆی بکە خۆی بپارێزێ لە هەمبەر ترۆر و مەترسی ترۆر لە داهاتوودا لە هەمان کاتیشدا پێیان وایە کە وەڵامی ئیسرائیل وەڵامێکی تونتر لەوەیە کە تەنیا وەڵامی هێرشێکی تروریستی حەماس بێ. پێیان وایە کە ئەو کارەیە کە ئیسرائیل دەکە سەزادانی بە کۆماڵە سەزادانی بە کۆماڵی خەڵکێکی سیویلە لەوێدا ئەوەش لەگەڵ ڕێسا و یاساکاری ناونەتەوەی یەک ناگرێتەوە بەو واتەیە کە ئەگەر بێ ئەو شەڕە بەو شێوەیە بەردەوام بێ احتیماڵی ئەوەی کە ئیسرائیل زیاتر لەژێر فشاری ناونەتەوەییدا بێ زیاتر دەبێت. باشە بەڕێز عەبدوڵڵا ئەف سیاسەتە ئەمریکا وڵاتên ڕۆژئاوا بکارتێنن نەها یعنی سیاسەتێکە دووڕۆیی نییە di demekêda li şerê İsraîl û Ukraynayê da dema êrişên İsraîlê bû ser Ukraynayê rod dan yanî wî demî digot ku ev komelkujiye li Ukraynayê tê rodan Putin dikire tawanbarê ceng divêt Putin bê dadgehîkirin lê li hember İsraîlê cudahiyeka dîke heye dibêjin İsraîlê mafê wê ye ku bergiriyê ji xwe biketin di demekêda ku pişka şêra qurbaniyan ber zarokan ketiye yanî zarok li gorî pîvanên nêvdewletî jî dûrin ji her milmilaniyeka siyasî yanî ev çi cure siyaseteke welatên Ewropî Emerîka beramber van rewşane bikartînin di demekêda welatên Ewropî berdewam îddiaya mafê mirovî dikin û piştevanê mafê mirovî ne. Mixabit durûtî di siyaseta cihanê de tiştekî normal e ne tiştekî gergecêv e. Her welatê li gor berjewendiyê xwe di demên cuda cuda di helbestên cuda dikin. Yani carna di hember aynî bûyerê de du helbestên cuda dikin li du
بێژن دەرفەتن زمانیە دووری هەب هەلوێستا یەکەتی ئەوروپای ئامریکا وڵاتن ڕۆژاوایی بگەشتی لە بەرامبەر رووسیە لەسەر مەسەلا ئوکراینی نەژبەر هەندێ بوو کۆ لە ئوکراینی چ دەقەومە لەبەر هەندێ بوو کۆ لە ئیسرائیلێ کێوان بوویەرا دەقەومینە ڕەوش لە ئیسرائیلێ تەواو تاوجودایە لێ دیسان بەک مباس کرد نەها هەم دەبینن هەم لە ڕێکستنا نەتەوەی یەکگرتی هەم لە وڵاتن ئەوروپایی و حتا سەرۆک و سەرکردەین وڵاتên ku dosta hawpêmanê İsraîlê ne hêdî basa hêndê dikin ku ew karê ku niha tê meşandin ber bi aliyekê we dişe ku wek komkujî bê temaşakirin. Ser vê esasê jî zêde zextê İsraîlê retînin. Lê hemû welatên Ewropayî li gel vê yekê ne ku mafya İsraîlê ku xwe biparêze li hember Hamasê de. Yani ew kiryara teroristiya Hamasê karek kir ku kuştina xelkê sivîl فلسطینê mixabin kêm reng bê nîşandan. بەڵێ بەڕێز حجاب بەگەر لە کۆتاییشتا بپرسم لە دەستپێکی ئەم شەڕە هەرچەندە حەماس خۆی شەڕەکەی دەستپێ کرد و دەستپێشخەر بوو بەڵام ئیسرائیل ئاماژەی بەوە کرد کە لەگەڵ کۆتای هاتنی شەڕەکە نەخشەی سیاسی و جوگرافی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەگۆڕێت و ئێستاش پێداگرە دەگوترێت کە پلانێک هەیە لە پشت ئەم شەڕەوە بۆی کە ئیسرائیل بەسەر چەند ناوچەدا بتوانێت جارێکی دیکە دەسەڵاتی خۆی بگەڕێنێتەوە پێتان وایە گۆڕانکاریەکانی پاشەم شەڕە چی دەبن لە ناوچەکە؟ بێگومان هەر شەڕێک چ بچووک بێ گەورە بێ کاریگەری خۆی دەبێت لەسەر داهاتووی ناوچە بەڵام ئەوەی کە ئیسرائیل بەو شێوەیە هەڕەشەی کرد نیشانەی ئەوەیە کە ئیسرائیل ئیدی ڕەنگە بۆی تەحمل نەکرێت کە دوای شکاندنی حەماس یا دوای لاوازکردنی حەماس هەر لەوێ ڕابوەستێ احتیمالاً هەم لە ئاستی ناونەتەوەییدا هەم لە ئاستی ناوچەییدا هەوڵی خۆی بەردەوامتر بکە چڕتر بکە بۆ ئەوەی کە زیاتر زەق بۆ پشتیوانانی حەماس و حزب اللهەوەوانە بەڵێن بەگشتی بە شێوەیەکی ڕوون ئاشکرا زیاتر زەق بۆ ئێران بێنێ چونکە ئەو دەزانێت تا ئێران ئەو حکوومەتی هەبێ کە ئێستا دەسەڵاتدارە نە ڕۆژهەڵاتی نێوەڕاست و بەتایبەت نە ئیسرائیل ناتوانن ئارام بن یعنی ئەوەی کە ئەوان بە هیوای ئەوە بن کە ئاسایشی وڵاتە دەپارێزرێ زەحمەتە لەبەرەوەش من پێ وایە کە ئیسرائیل هەموو هەوڵی خۆی دەدا و بەشێکی بەوە بەندە کە ساڵی داهاتوو لە ئامریکا چ دەقەومێ و هەڵبژاردننی داهاتووی سەر و کۆمەری ئامریکا بەرەو چاخوارێک دەڕەوە بەڵام هەموو هەوڵەکان ئەوە دەبن کە زەخت بۆ ئێران بێنن کە لە بڵێن درێژخایەندا سیستمی سیاسی ئێران لاوااستر بێ لەوەی کە ئێستا هەیە زۆر باشە بەڕێز عەبدوڵڵا حیجاب شرۆڤەکاری سیاسی و شارەزای نێودەوڵەتی لە ئۆسلۆ گەلمەوەی گەلێکی سوپاس زۆر سپاس.